سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئاسۆی بەرابری کە هەموو ڕۆژانی سێشەمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا بڵاو دەبێتەوە. باسی حیجاببانان لەم ڕۆژانەدا لە مترۆ و شوێنە گشتیەکانی دیکەدا سەرنجی زۆرێک لە خەڵکی ئێرانی بۆ لای خۆی ڕاکێشەوە. وەزیری ناوخۆ ڕایگەیاند ئامادەبوونی ئەم حیجاببانانە خۆبەخۆ بووە و هیچ مۆڵەتێک لەلایەن دامەزراوە بەرپرسەکانەوە بۆ چالاکیەکانیان نەتراوە. لەم لێوانەدا دیانە ئەم کەسانە بە چه مۆڵەتێکی یاسایی کار دەکەن. وەقایەدەوەیە کە خەبات و تێکۆشانی ژنان کۆماری ئیسلامی تووشی داماوی و سەر لە شێواوی کردووە. ئەگەر لە سەرەتای ڕاپەڕینی ژینادا کچانی لاو پێشەنگی خەباتی خوێناوی بوون، ئێستا ئیتر دایکان و میلیۆنان ژنی دژی حجابیش هاتوونەتە ڕیزی کچەکانیانەوە. ئەگەر بەرپرسانی ڕژیمی ئیسلامی پێیان وابوو کە بە ژەهراویکردنی کچان لە قوتابخانەکان دەتوانن بەسەر ڕاپەڕینی ژناندا زاڵ بن، ئێستا ئیتر لەگەڵ میلیۆنان ژنی خاوەن ئەزمون کە لە ماوەی چەندەی ڕابردوودا هەموو ڕێوشوێن و سیاست و یاسا و ڕێسا دژەژنەکانی ڕژیمیان لەگەڵ شکست بەرەو ڕووکردوەتەوە چی دەکەن؟ ئێستا ئیتر بوێری و قارەمانێتی ژنان بووەتە دیاردەیەکی کۆمەڵایەتی. ژانی ئازا و تێکۆشار شان بەشانی کرێکاران و زەحمەتکێشانی پێشڕە و پێشەنگی خەبات لە پێناو ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی و دامەزراندنی کۆمەڵگایەکی ئینسانی و ئازادی دوڕۆژن. بەڵێ بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکەمان داوامان کردوە لە بەڕێز مینا بهروزی چالاکی مافی ژنان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری بەشدار بێ. هاوڕێ مینا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن بۆم بەرنامەیە و خۆشحاڵم کە بەشداری لەم بەرنامەیە. سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێستان، سپاسان دەکەم کە منتان داوات کردەوە. زۆر سپاس و بەخێراتنی دووبارەتان دەکەم. وەکو پرسیاری یەکەم گرنگترین یان بڵێم گرنگی حیجابی زۆرە ملێ ئەوەی کە کۆماری ئیسلامی بەسەر ژنان و کچانی لاودا دەیسەپێنێ هۆکارەکەی چییە یان گرنگەکەی بۆ کۆماری ئیسلامی چییە کە ئەوە گوشاری هێناوە بۆ حیجابی زۆرە ملێ؟ بەڵێ لە هەر لە ئەوڵەوە جمهوری ئیسلامی ئەسڵان پەرچەمی سیاسی جمهوری ئیسلامی حیجابە. لە ڕۆژی ئەوڵەوە ئەو کارەی کرد، هەرچەند خۆمینی وەختێک پێشوو بێتە سەرکار و قودرەتمەند بێ کوتی حیجاب ئیجبارینێ، بەڵام هەردوای یەک دوو مانگ ئەوڵین حملەیەکی کە بە ئازادی کرد حملە بە ژنان بوو و داسەپاندنی حیجابی ئیجباری بوو. هەر لەو کاتەوە لەوەتیانی ڕژیم هاتووەتە سەرکار بە پۆلیس بە ئەسید بە ژنانداکردن بە ئەنوا و ئەقسام بە زیندان بە جەریمە بیستویەتی حیجاب داسەپێنێ. حیجاب بە قەولی خۆیان ئەوڵین خاکریزی جمهوری ئیسلامیە و حکوومەتی ئیسلامە. جا هەر بۆیە پەرچەمی سیاسی جمهوری ئیسلامیەوە بۆیە زۆری بۆ مهمەوە تا ئێستاش دەزانین کە جنایەت هەیە کراوە بەرئەلەیهی حیجاب و بەرئەلەیهی ژنان بۆ داسەپاندنی حیجابی ئیجباری. دەنگم هەیە هاوڕێنە ئێستا هەیە دەنگ و نەدەهات. بەڵێ هەروەکەوەیکە لە پێشەکیەکە ئاماژەم پێکرد باسی حیجاببانم کرد کە وەزیری ناوخۆ باسی ئەوەی کرێت کە ئەمانە کەسانێکن کە خۆبەخۆ یا خۆبەخش حیجاببانن. بەڵام ئەگەر بینیوێتمان لە مانگی پێشوودا یام هەرە مانگە بوو ڕۆزنامەی ئەتماد باسی ئەوەی کرد کە ئەمە ڕاست نییە و سەنەدێکی بڵاو کردەوە. ئەسەم بۆچی حیجاببان هۆکاری ئەوەی کە لەم کات و ساتەدا کۆماری ئیسلامی حیجاببانی هاوردووەسە سەر شەقامەکان لە حاڵێکا خۆیان نێژن خۆبەخشن، بەڵام لە شوێنێکی ترەوە سەنەدەکان باس لەوە دەکەن کە کەسانێکن کە مانگێ 12 ملیۆن حقوقیان هەیە. هۆکاری ئەمانە چیە بەڕایەوە؟ بەڵە هەروە کوتم سیاسەتەکانی ڕژیم لە ڕۆژی ئەوڵەوە یەک بە یەک شکستیان خواردەوە و ئینقلابی ژن ژیان ئازادی بۆ خۆی زۆر نیشانێکی گەورە بوو بۆ بەرئەلەیهی زوڵم و زۆرەکانی جمهوری ئیسلامی کە بەرئەلەیهی ژنان دەکرێت و دەزانین کە ژنان تا ئێستا ئیشارەم پێکردکە لە ڕۆژی ئەوڵەوە بە پۆلیس و بە ئەسید و بە هیچێک لەوانە نەیتوانی جامعی ئێرانیا کاتە ئیسلامی وە نەیتوانی حیجاب بەسەر ژناندا سەپێنێ
و هەر بۆیە حیجاب وەجەب بە وەجەب چۆ پشتەوە لیباس و درێسکۆتی ئیسلامی چۆ پشتەوە چون ئەو لیباس و درێسکۆتەیە من پێم وایە جمهوری ئیسلامی دەیەوێت بەسەر ژناندا دەیسەپێنێ فقط حیجاب نییە فقط تیکەیەک لیباس نییە بەڵکو دەی هەبێ ژنان نیوەی جامعە دەیهەوێت کۆنتڕۆڵکە دەیهەوێ چێهرەی ژنان لە جامعەدا بە ئیستلا بشارێتەوە ژنی وەکو ئینسانێکی مستەقل قبول نییە و هەم شێوەی کۆنتڕۆڵە هەمەوەی کە ژن وەکو شێع دەبینێ و بۆیە ئیسلام کوتم کە خاکریزی ئەوڵێتی و پەرچەمی سیاسی جمهوری ئیسلامی ئێستا ئەوڵە کوتمان پۆلیس بوو دوایە زیندان بوو جەریمە بوو ئەسید پاشی بوو و گەشتی ئەرشاد بوو ئەگە لە بیرتان بێ پێشوەی کە پێش قەتڵی ژینا ئەمینی بە گەشتی ئەرشادیان دەکرد لە ژنان و جامعە منفەجیر بوو و نەیتوانی ئەو حجاب ینی واقعاً تەحملیان نەکرد و بە شروعی خیزشی ژن ژیان ئازادی دەبینین کە حجاب بێحجابی بوو بە میلیۆنی وەکو پەرچەمی جمهوری ئیسلامی و بە ئێترازێک بەر عەلەیهی گەشت حجاببانەکان کە ئێستا دایناوە ئەوەڵەن جمهوری ئیسلامی دایناوە وەک کوتێت ئیشارەت پێکردکەوە حقوقیان دەداتە یەکێک اتفاقاً لە ئەرکانەکانی وەزارەتی کشوەرە ئەوە ئەڵبەتە ئفشا بوو لە میدیادا و دەستیان ئفشا بوو و بە ئیستیلا ئەسنادی سەنەدێکی نەهێنی خودی ڕژیم ئیفشا کرا یەکێک لە ڕۆژنامەکانی ئفشای کرد و ڕژیم بە زووی گرتی و تحتی بازجویی قەراریدا بەڵام حیجابان ئیدامەی گەشت ئەرشادە بە نەزەری من شێوەیەک دەیهەوێت بە شێوەیەکی دیکە حیجاب داسەپێنێ و تا ئێستاش هەر ئەو حیجاببانانە هەر وەکو گەشتی ئەرشاد کە ژینای کوشت حیجابان ئارمیتە گراوندی کوشت بەڵام بۆ ناوێرێ بۆچی بۆ ناوێرێ ئەوەی ئێعلام بکە ئێستا ڕژیم دەست بە ئەسارە بەسلا بەڕێگە دەڕوادەی هەوێ بڵێ کە ئێمە نین و حیجاب و ئیسلام دەنێ و جامعەیدا بۆ خۆی ئەرزشی هەیە و خەڵک خودجوشە و خەڵک تەرەفدارنی بۆیە ئاوا دەکات بەڵام ئێمە دەزانین کە لە ئێراندا یعنی 80% خەڵک شایدش 90% خەڵک مخالفی قوانینی ئیسلامی ئەزوو لە حیجاب و دەزانن کە ئیسلام زیدی ژنە زیدی بەشەرە و قوانینی ئیسلامی بە هیچ وەجه نەنەجات دەهەندەیە و بەرعەلەیهی ئینسانە بەرعەلەیهی ژیانە بەرعەلەیهی ژنە و جمهوری ئیسلامی شاید لە دوایەدا ئیشارەی پێ دەکەم بەڵام ئیتفاقاً ئەلان یعنی پێشڕەوی کردو حیجاببانانیش لە حاڵی شکستای ئەڵبەتە شکستی خوارد بە مقاومەتی خەڵک بە مقاومەتی ژنان ئێستا خەبەرێکی کە دیتم ئاخرین خەبەرێکی کە دیتومە لە میدیادا ئەوەیە کە دادستانی کوردستان ئێلامی کردو کە بێحیجابی بە ئیستیلاح دەکەنە کە لە دادگادا شعبەی بۆ دەکەنەوە وەکو جنایی دەکەن بە ئیستیلاح و کوتویانە کە زۆرتر ئەڵبەتە کچانی نۆجەوانن کە حیجاب ڕعایەت ناکەن و کە بە ئیشاراتی لیسانیە ڕعایەتی دەکەن و بە ئیستیلاح دێنە ژێرباری حیجاب بەڵام دەیانەوێ ئەو مەسەلەی حیجاب و ئەوەش بەرەلەیهی نۆجەوانان و ژنان بکەنە جەنایی و تا ئێستا هەموو حربەکانیان هەروەک ئیشارەم پێکرد لە پۆلیس و لە ئەسید پاشی و لە گەشتی ئەرشاد و لە حیجاببان و ئەوان هەمویان شکستیان خواردەوە تەرحی ئفاف و حیجابەکەشی بۆیە متمەئین نییە کە چۆنی ڕابگەیەنێ کە شکست نەخوا نەڵەن دەوڵەتە دەترسێ لە مقاومەتی خەڵک دەترسێ بەڵێ هاوڕێمینە هەروەکو خۆشتان ئاماژەتان لە ئەوە کرد کە باسی شۆڕشی ژیناتان کرد باسی وجودی ژنان و دەور و نەقشیانتان کرد ئایا
بەم بوونی حجابان لە مترۆ شوێنە گشتیەکاندا کۆماری ئیسلامی دەتوانێت بەر بە ناڕەزایەتی ژنان بگرێ بەر بەوەی کە حجابەکانیان یان ڕووسەریەکانیان تووڕ نەدەن؟ بە هیچ وەجه ناتوانێ ئەو کارە بکە. هەتا ئێستا هەم کوتمان کە تا ئێستا گەشتی ئیشارم بەوە کرد کە ژینای کوشت. ئێستا حجاببانەکان ئارمیتا گراوندیان کوشت. هەردوو هەر شێوەیەکی کە جمهوری ئیسلامی بەرەلەی ژنان بەکاری دەبا زیدی ژنە، یعنی تا ئێستا حجاببانان بوونە قاتڵینی ژنان. وانێ موافق بێ دە مۆریدەیدا و حتمما هەر وەکو هەموو تەرحەکانی دیکەی شکست دەخوا و شکستی خواردووە. هۆی دانانی ئەم حجاببانانە لەلایەن کۆماری ئیسلامی و بەڕای ئێوە چییە کە ئاوا گوشارەکانی بۆ سەر ژنان زۆرتر دەکات؟ کۆنتڕۆڵی جامعە کۆنتڕۆلی ژنانە بە ئیسلا دەی هەبێ ئەو چهرەی ئیسلامی جەهانی لە خۆی نیشاندا کە بڵێ جامعەی ئێران جامعەیەکی ئیسلامی و ژنانی موسڵمان حجابیان هەیە و حجابیان بۆ مهمە. دەی هەبێ بە ئیسلا چهرەی خۆی دەڵێن بە زلەی کۆڵمەی سوور دەکاتەوە، دەی هەوێ بە زلە کۆڵمەی سوورکاتەوە و لەلایەکی دیکەشەوە زۆرە ملی دەکا. جمهوری ئیسلامی لە کولی قوانینەکانیدا قوانین ئیسلامیدا بە زۆرەملی بەسەر خەڵکدا حکوومەت دەکا و یەکێک لەو ڕێگە زۆرەملیانە ئەو حجاببانانن، ئەو بە ئیستلافاتی کۆمۆندۆیانن کە خستوێتە بەر سەری جامعە و بەرسەری ژنان و شێوەی سەرکوبە نوعێکی دیکە لە سەرکوبە و ئیدامەی گەشتی ئەرشاد و زۆرە ململانەی ئیسلام و قوانینی ئیسلامی بەسەر ژناندا کە ژنان قبوڵی ناکەن و هەروەها ئەوەش مهمە پیاوانیش هاوڕێ لەگەڵ ژنان قبوڵی ناکەن و ئەوڕۆ حجاب یەکێک لە بە ئیسلام مەیدانەکانی مبارزەیە. فقط حجاب نە، فقط ئەو پەڕۆیە نیە، یعنی مقابلەی ئازادی و کۆیلەتی ژنانە دێرەدا. هاوڕێمینا دەردی کۆمەڵگای ئێران بە تایبەت ئەگەر چاوی لێکەن لە 1 ساڵ یا 2 ساڵی ڕابردوودا فقط حجاب نەبووە. کۆمەڵگای ئێران زۆر دەردی تری هەیە، وەکو بێکاری، وەکو هەژاری، وەکو ئەو تەوەڕومەی کە خۆمان ئاگادارین ڕۆژانایی بینین لە هەواڵەکانە. ئێستا بۆ کۆماری ئیسلامی زۆر فکوسی کردوەسە سەر ژنان کە ئەبێ حجابەکانتان ڕایەتکەن. پێتان وایە بۆ شاردنەوەی دەردەکانی دیکەیە ئەم کارانە دەکات؟ نە، من پێم وانێ و چونکە لە شاید وا بێشاد کوتم ئشارەم پێکرد کە کۆنتڕۆڵ دەیکات، چون لەباری ئابووریە وەروەک ئشارەت پێکرد وەضعی زۆر خراپە. هەروەها لەباری ئابووری فقط ژنان عەلەیهی حجاب فقط یەک ئەرسەیە، فقط یەک ئەرسەیە. دەبینین کە بازنشست بەسلا ئێترازات لە جامعەدا بێحەد زۆرە، لە بینی معلماندا، لە بینی کارگەراندا. ئەلان دەبینین ئەلان ئێتسابی کارگەرانی زۆبیا هەن، کارگەرانی نەفت، کارگەرانی زۆربەی شعباتی دیکەش لە جەریاندایە. جمهوری ئیسلامی لە هەموو بوارێکەوە شکستی خواردۆ ڕاستەکەی لە بواری اقتصادیەوە پڕە لە بۆحران ناتوانێت بەڕێوەی بەری کارگەر شەژمان کۆکۆک وەرناگرێت، کارگەری شارەدارەکان و بەشەکانی دیکە پەرستاران هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین دەزانین بازنشەستەکان. یعنی جمهوری ئیسلامی دەست درێژی کردو بۆ سەر هەموو جەمبەیەکی زیندەجی ژیان لە جامعەدا، هەم ئابووری هەم ژنان. حجاب بۆیە لێرەدا مەسەلێکی زۆر مهمە، چونکە ئەوەڵەن جنایەتی کردووە وە ئینقلابی یا شۆڕشی ژن ژیان ئازادیمان ناڵان لە ساڵی ڕابردوودا لە پشتسەرەوە ئیدامەی هەیە و سەدها نەفەری لەو زەمینەیەدا لەو مۆردەیدا کوشتووە. لەباری ئابووریشەوە هەروەکتم ئێترازات لە جامعەدا زۆرە، معلمان، پەرستاران، بازنشەستەکان، کارگەران و دانیشتوویان و ژنان. ئەرسەی ژنان ئەو ڕۆکانی ئەمە باسی لێ دەکەین. ئەرسەی حجاب بۆ مهمە، ئەرسەی حجاب یەکێک لەو ئەرسانەیە کە مهمە و دەتوانێت ئەو، یعنی من پێم وایە ئەو ئەرسانە
وەختێک وەختێکدا لە ئایندەدا هەمویان پێکەوە وەسڵ دەبن، هەمبەستگی ئیجاد دەکا. هەمووی ئەوانە هەر یەکەی بەشێک لە مبارزە تشکیل دەدەن و هیوادارم لە ئایندەدا ئەوانە زۆرتر بەسلا پەیوەستەگیان هەبێ و یەک پارچە بن. بەڵای هاوڕێمینا لە یەکێک لە ماڵپەڕەکانە وتوێژێکی مەخفی لەگەڵ حجابانێ یان دوو حجابان ئەنجام درا بوو. جا من مەبەستم بۆیە ئەو تەوزیحاتە دەم مەبەستەکەم دواتر پرسیارەکەمە کەمەوەیە کە ئەم حجابانە باسیەوەی کردووە کە من ژنێکم دوو منداڵم هەیە نەجارم لە ماڵی کەسێک کارم کردووە، ئەو کەسەی کە من کارم بۆ کردووە شوەکەی کاربەدەستی کۆماری ئیسلامی بووە. وتێ باشترەوەیە بوویتە حجابان ماگانە ئەو نەپۆڵت پێدەن هەم خەرجی مناڵەکەت دەرتێری هەم بێکاریش نابی. جامە بەستمەوەی بێژم ناکرێ بێژین ئەم ژنە خۆی قوربانی دەستی سیستمی جمهوری ئیسلامیە کە ئاوە بەڕاحەتی لەبەر نەبوونی پوڵ، لەبەر نەبوونی ئیمکانات بۆ مناڵەکەی، لەبەر نەبوونی دابینکردنی ڕفاهیات بۆ خۆی و خانەوادەکەی مەجبور بوو ئەو کارێکیانێ خۆی ئەتوانێت قوربانیەکی سەرەکی دەستی کۆماری ئیسلامی بێ بەڕایەوە. بەڵا حتمان وایە، من پێم وایە چون کوتمان ئشارەمان کرد کە لەباری ئابووریەوە ڕژیم چەندە فەقرێکی زۆر شەدیدی بەسەر جامەعەدا داسەپاندووە و کەسێک کە بەیستلە احتیاجی بەنان هەیە و بۆ پەیداکردنی حتمان شاید ئەو نەفەرە ئەو ئاگاهی نەبێ کە حیجابانێن سەرکوبگەر، یعنی تۆ دەبێ ژیانی خەڵک بگری وەکو وەرنمونونەکەی ئارمیتا گراوند ئارمیتا نمونەیەک بوو کە دیترا و بە ئیسلای اجتماعی بوو. سەدان و دەها لە کەیسی ئاوا لەوانەیە هەبێ کە زەرب و شەتم دەکەن بەر عەلەیهی ژنان لێیان دەدەن و یا حتا بە نەزەری من تەجاوزە ئەوە بە حەریمی ژنان حتا وەختێک پێی دەڵێ ئەتۆ حیجابەکەت چون ڕعایەتکردن و ئەمرێکی شەخصیەوە دەبێ ئازادی من حەقم هەیە چ دەبەرکەم چۆن بڕۆمە خیابانێ چ بکەم بچمە چۆ، ئەوە حەقی تەبیعی و شخصی منە بنوانی یەک ئینسان بنوانی یەک ژن. وەختێک ئەوە لێوەردەگرن وەختێک کەسێک دەتوانێت هەم نەئاگاهی بێ هەم ئەوەی بێکە تەوەهماتی مەسەبی بێ خەڵک ممکنە هێستا ئەو ژنە پێی وابێکەوە خراب نییە مەسەلەن یا ئەو ئبعادی وەحشەتناکی ئەو مەسەلەیە هێستا بۆ خۆی تەجزیە و تەحلیل نەکردووە ئەو هەر جەنبەی اقتصادی و ئابوووریەکەی لەوانەیە ببینێکە ئەوە لەوانەیە شتێکی باش بێ بتوانم بە زەحمەتێکی جسمی کەمترەوە. بەڵام ئەو کەسانە لەوانەیە هەر لە جەریانی ئەو کارەدا فشارێکی کە بۆیان دێ فشاری ڕۆحیەکی کە بۆیان دێ و نەتیجەی ئەمەلەکەیان دەبینن لەوانەیە پەشیمان بنەوە و بەڵام دا عینی حاڵدا مەسەلەوەیە ڕژیم هەمیشە لە فەقری خەڵک ئیستفادە دەکا. هەروە مەسەلەن لە جەریانی شۆڕشی ژینادا هەروەها دیتمان کە جمهوری ئیسلامی لە ئەرازل و ئەوباشێکی کە تا ئێستا گرتوویەتی لە مەسەلەن قەمە کێشەکان و چەقۆچێشەکان لە لاتهای جامعە لەوانە ئیستفادەی دەکرد لە کە بێن خەڵک سەرکوب بکەن لە ئەو کەسانی کە ناحینجاری ئیجتماعی زۆریان هەیە لەوانەشی ئیستفادە دەکرد کە بێن خەڵک سەرکوب بکەن شلیک بکەن بە خەڵک بە ئینقلابی ئاوا بەشێک سەرکوب کرد. جمهوری ئیسلامی لە هەموو شتێک ئیستفادە دەکا بۆ پێشبردننی ئەعمالی کەسیف و زیدی ئینسانی خۆی بەر عەلەیهی ئازادی بەر عەلەیهی ژنان و بۆەوەی کە بمێنێتەوە لەسەر کار. بەڵێ سپاس هاوڕێمینا وەکو دوایین پرسیار بۆ هیچ نەهادێکی کۆماری ئیسلامی ئەم نمایشەی حجابانەکان ناگرێتە ئەودا بۆی کە بێژێ من دەرامەدەکە یان حقوقەکەی ئەو حجابانانە ئەدەم، پێتان وایە بۆچی؟ بەڵێ ئەلبەتە ئیشارەم پێ کرد جمهوری ئیسلامی ئەوە بەشێک لە لایحەی ئەفاف و بەئیسلا ئەفاف و حجابی ئیسلامی ئەو حجابانانە بۆیە نایگرێتە سوودەی هەبێ بڵێ من نەبووم، یعنی تەواوی ئەو کوشتارانەی کە کردی شلیک دەکا بە خەڵک وەلی ناڵێ من بووم. قاتڵای زەنجیرەیەگە لە بیرت بێت چەند ساڵ لەوە پێش دەها نەفەریان کورد نەیکوت ئەمن بووم. جمهوری ئیسلامی یەکێک لە قوانینی ئیسلامی تەقیی ئیسلامێکە درۆیە، ینی درۆ دەکەن
ئێمە جنایەت دەکەن بەڵام دانی پێدا ناهێنن دا هەر بۆیە ئێستا ئازێدەکانی جامعە ئەوەی قبول ناکە کە هەم شتێک بێ هەم لەباری جەهانێ و دەیهەوێت چێهرەی خۆی مەسەڵەن ئاوانیشان نەدا ئەوە میشارەت پێکرد کە لەلایەکە دەوێت بڵام ئێمە نفوزمان هەیە خەڵک بۆ خۆیان ئەو کارە دەکەن بە ئیسلا پێیان دەڵێن ئاتەش بە ئیختیار بەڵام ئێمە دەزانین کەسێکە یەک قسە دەکات لە خیابانێ ینی یەک قسە دەکات دەڵێت تۆ ئەلەیهی ئەمنیەتی میلی تۆ بە ئیسلا تەبلیغاتت کردو چۆن ڕژیم دەتوانێت کەسێک بێ لەبێ ڕاوەستێ و بازوبەندانێک کە هەیانە بەسەر سینگیاندایە جمهوری ئیسلامی خەبەری نەبێ جمهوری ئیسلامی خەبەری لە هەموو شتێکی هەیە هەر جنایەتێکی کە دەکرێ من پێم وایە جمهوری ئیسلامی کە سازمانی دەدا ئەگەر جمهوری ئیسلامی نەبێ جامعە زۆر متەمەدینە زۆر مۆدێرنە و زیندگی ئینسانەکان زۆر بە شێوەیەکی باشتر دەچێتە پێشەوە ئەو زوڵم و زۆرانە نابێ بنابەرین هەر جنایەتێکی کە دەکرێت حتما لە پشتی جمهوری ئیسلامی هەیە و ئەو سازمانی دەدا فقط لەباری عمومیەوە بەیسلا دەیهەوێ بڵێ من نیم لە پشتەوە ڕاوەستەوە بەڵام هەر وەکتم لە پشتی هەموو ئەو جنایەتانە جمهوری ئیسلامی بەڵێ ئەوەی ئێوە واقعیەتە چۆن دەبێت کۆماری ئیسلامی خەبەری نەبێ هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا دوای ئەوەی کە چەند کەس لە شاری ڕەشت ڕەقسێکیان کرد 12 نەفەریان دەست بەسەر کرد یعنی ئەتوانین هەرو قسەی ئێوە واقعیەتەکە کە کۆماری ئیسلامی لە هەموو شتێک خەبەری هەیە ئێستا خەبەری نییە کە حجابان تێت لە مترۆکانە ئاتش بە اختیارەکات و ژنان دەداتە بەر لێدان هاوڕێمینا زۆر سپاس بۆ بەشداریت پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر خۆتان پێتان وایە شتێکەیە کە ئاماژەتان پێ نەکردووە فەرموو بەڵێ من فقط دەمەویست فەراخانی ئاخرم بدەم بە خەڵک بۆ جامعە بە ینی هەرتی جمهوری ئیسلامی دەکات چی بە نەفعی جامعەیە من پێم وایە دەبێت مقابلیدا ڕابوەستین ژنان میلیۆنی بە بێحیجابی ئیدامە بدەن پیاوان پشتیوانیان لێ بکەن بەرابەری ئەمەلی لە خیابانەکاندا لە محیتی کاردا لە هەر جێگایەکی کە بۆمان دەکرێت ئەو بەرابەری ئەمەلی سعی بکەین بەیسلا پاڵ پێوەنین بەر ئەلەیهی جمهوری ئیسلامی چون جمهوری ئیسلامی هەر بۆ ئشارەم پێکرد زیدی خەڵکە زیدی ژنە زیدی ئینسانە زیدی بەیسلام تەمەدونە و ئێمە قانونی کە خەڵک دایدەنێن دەتوانێت فقط پاشەکشەیان پێ بکە و ئەوەی هەرچی زۆرتر پاشەکشە بە ڕژیم بکرێ من پێم وایە ڕاحەتتر جامعە دەتوانێت نەفەس بچێشێ و ئەوەش یەکێک لە ڕێگای مبارزەیەەکە جامعە ژنان ئەمە دەزانین میلیۆنین و پشتیوانی پیاوان و ئازادی خوازانە و ئەو مەسلەیەکی سیاسیە ئەوڕۆ بە ئاگاهەیەوە دەبێت بارخوردی سعی بکەین پێ بکەین لە جامعەدا بەڵێ هاوڕێمینا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری زۆر سپاسان دەکەم بۆ داوەتتان و هیوای خۆشی و موفقیتم بۆتانەیە بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێمینا بێروزی چالاکی مافی ژنان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە بەشدار بوو ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمان تا بەرنامێکی تر و هەفتەیەکی تێگە ماڵاوە